بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على حبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. آية چاوپیسی بوونی هەیە وە چییە؟ وە چۆن کاریگەری بەجێڵێ و عیلاجی چییە؟ انشاءالله لەم کورتە ڤیدۆیە ئەم چوار بابەتە بە پوختی باسەکەین. یەکەمیان بەڵێ چاوپیسی بوونی هەیە. الله جل جلاله لقرآنها فرمي ومن شر حاسد إذا حسد. أي پروردگارم پنا بتو أقرم لشر كسيكي حسودي أقر حسودين بيبري. طبعا زانان من تفسيري أم ومن شر حاسد إذا حسد فرمون ومن شر عائن لشر كسيكا چاو پیس بێ و چاومان بە، چونکە ئەسڵی چاوپیسی سەرچاوە ئەگرێت لە حەسوودیەوە، کابرات تا حەسوود نەبێ چاو نادا، کە حەسوودیش بۆ ساگە چاویدا. بۆیە هەموو چاوپیسێ حەسوودە، بەڵام هەموو حەسوودێک چاوپیس نییە. پاشان الله جل جلاله ئەفەرمێ وإن يكاد الذين كفروا ليزلقونك بأبصارهم. فرمي رسول الله صلى الله عليه وسلم كافر ومشرك كان بچاويان هول أدن چاوت ليبدن. طبعا من تفسير ابن عباس كافر بقصد أنا يچاو ليبدن. ورسول الله صلى الله عليه وسلم لفرموديك كلا صحيح بخاري ومسلمة توفرموديك صحيحة فرمي العين حق. فرمي چاو حقه، يعني بوني هي وكاريگري هي وحق أم بابتا الرونا. باش أنا فرمي لو كان شيء سبق القدر سبقته العين. فرمي قرشتك هبوايا بيش قدر بكوتايا أوا چاو بيسي بيشي أكوت، كواتا چاو بيسي هي بلان بيش قدر ناكوي هەتا وەکو تۆ چەندە لە قەدەرە ترسی ئەوەنەش لە چاوپیسی بترسی. و چاوپیسی ئەگەر بێت و الله جل جلاله قەدەری کەونی خۆی لەسەر نەبێ ڕوونادا و کاریگەریشی نابێ و ئینسان پێویست ناکە لێی بترسێ هەر لە خۆیەوە، چونکە بابەتێکە لە تەقدیری ئەڵڵایە ئەگەر بیەوێ بە قەدەری کەونی خۆی ڕووەدا و نەیەوێ ڕوونادا. ولا فرمودي ترى رسول الله صلى الله عليه وسلم فرمي أكثر من يموت من أمتي بعد قضاء الله وقدره في العين. الرواية ترى فرمي بين يدي الساعة بيش هاتني قيامة زور بي أواني لأمتك من أمر بهي شابيسي وأمر ويبالي أو بابة بوني هي حقا ولا بيش هاتني قيامتها بقرأ زۆر زیادەکە، زۆر فراوانە بێ، بۆ لە بەرەوەی خەڵک زۆر دنیا پەرستە بێ و زۆر دنیاویستە ئەبێ و بەهۆی هەبوونی دنیا لەلایەن هەندێکیانەوە هەندێکی تریان حەسوودیان پێبەن و بەو شێوە چاوپیسی زۆر ئەبێ بەهۆی زۆری دنیاویستی و بەهۆی زۆری حەسوودیەوە. و لە فەرمودەیەکە کە ئیمامی ئەحمەد و حاکیم و ئیبن حیبانەی گێڕنەوە أفرمون رسول الله صلى الله عليه وسلم ليك لسفر كان خويا لا مدينة وبرو مكة الروشتن لجيقايك بشويان دا سهل كوري حنيف صحابيك رسول الله صلى الله عليه وسلم حولي دا لجيقايك خوي بشارته وخوي بشوري بوشي ويكردو عامري كوري ربيعة كيكي كتربو لها ولان لبي وروشتو سهل كوري حنيفي بيني كسهل كوري حنيفي بيني سيدي كرد جسمي بابلين جوانا يتروبو قصي كردو وحسودي بيبردو بوخوي چاو كاريگري لسر سهل بجيشت كسكاري سهل هاتن بولاي رسول الله صلى الله عليه وسلم فرميان أي رسول الله صلى الله عليه وسلم براستي سهل زورنا راح تبونا تواني السر بلندكا فرمي آية كس شاوي لي داوا وتيان خوي جوي لي أبو عامري كوري ربيعة بلا روشتو كاتك خوي روشتو كخوي شوردي وشوريوا أبو شي وقسي كدو فرميتي أما
جسمی جوانە و پشتی جوانە و هەیکەلی جوانە و پێستی جوانە و بەو شێوەیە. فەرمووی عامیرم بۆ بانکە، عامیری بوان کرد، عامیریان بۆ بان کرد. رسول الله صلى الله عليه وسلم فەرمووی باشە بۆچی یەکێ لە ئێوە گوێ ناداتی ئەگەر براکەی خۆی بکوژێ على ما يقتل أخاه أحدكم. فەرمووی ئەگەر یەکێ لە ئێوە تەماشای برایەکی خۆی کردی خود شتێکی بینی لە برایەکی خۆی کا و شتە نیعمەتێکی گەورە بوو، جوان بوو، سەرسام بوو پێی، با بڵێ تبارك الله ما شاء الله، تر بەوە کاریگەری بەجێ ناهێڵێ. ئەنجا فەرمانی کرد بە عامری کوڕی ڕەبیعە خۆی بشۆرە چەند دەتوانی. ئەوە بوو ئەفەرمێ ئەویش دەست و دەموچاو و قاچەکانی و تاژنۆکانی و ئەوانەی هەمووی شۆرد و ئاوەکەی کردە ناو تەشتێکەوە و رسول الله صلى الله عليه وسلم فەرمووی بیکەن بەسەر پشتی سەهلا لە پەشی پشتەوەی و بەسەریە. پیانە کرد و فەرمێ سەهل هەستایەوە هیچ عیبێکی نەما. کەواتە ئێستا تێگەشتین کە چاوپیسی حەقیقەتی هەیە و لە چیشەوە سەرچاواگرێت لە حەسوودیەوە سەرچاواگرێت. و ئایا ئەم چاوپیسیە کە لە حەسوودیەوە سەرچاوە ئەگرێت چۆن کاریگەری بەجێهێڵێ؟ طبعا کاریگەری بەجێهێشتنەکەی غەیبە، بابەتێکی غەیبیە بە ئێمە نەوتراوە، وەکو زۆر بابەتی کرد کە غەیبیە پێمان نەوتراوە. الله جل جلاله چۆن دابەزێت ئاسمانیەکەم غەیبە نازانین، گرنگەوەیە دابەزێت. چاوپیسی چۆن کاریگەری بەجێهێڵێ غەیبە نازانین، گرنگەوەیە ئايات و ئەحادیث لەسەری هاتوو پێمان ڕاگەیەنراوە کە ئەم چاوپیسیە حەقیقەتی هەیە و بوونی هەیە تەواو لە حەسوودیشەوە سەرچاواگرێ. ئیتر هەندێک لە زانایان شیکاریان بۆ کردووە فەرموویانە کاریگەریەکەی لە ڕێی دەرچوونی تیشکێکەوەیەکە لە چاویەوە دەرەچێ بەهۆی حەسوودیەکەوە و شەیطان و قەرینە جنەکەی ئەیبا کاریگەریەکەی لەسەر ئەو شخصی بەرامبەر بەجێ هێڵێ بە یارمەتی قەرینە جنەکەی ئەو. بەڵام ئێمە ئەمە هیچ نەسێکمان نییە لەسەری تەنها لێکدانەوەی کۆمەڵێ زانایە بە کۆکردنەوەی کۆمەڵێ دەق. ئەی عیلاجی چییە؟ طبعا عیلاجەکەی وەکو لە فەرمودەکەی سەهلا هات بریتی بوو لە ئەوەی کە خۆی بشۆرێ یاخود دەستنوێژ بگرێت، چونکە لە حەدیثەکەی عایشە خاتونیشە کە ئیمامی ئەبوو داود دەیگێڕێتەوە فەرمێت دەستنوێژ بگرێت و ئەو ئاوە بەکار بهێنرێ بەو شێوەیە کە باسمان کرد بکرێ بە سەری و پشتیا ئیتر چاکە بپێ ئینشاءالله. بەڵام ئەگەر بێت و تۆ نەزانی چاوەکە کێ لێی داوی یاخود چاوەکە کەسێک لێی دابی کە خزمت بێت، طبعا ئەگەر خزمت بێ ناسیاوت بێ بزانی اعتیادی تۆ داوای لێ بکە ئاوێکی دەستنوێژی دباتێ و بڵێ خەوم دیوە و بۆ عیلاجمەوێ، یاخود ئاوێکی خۆشۆردنی بۆ شێوەی و بڵێ بۆ عیلاجمەوێ. بەڵام ئەگەر ویستە پێی نەڵێ اعتیادی کۆمەڵێک ئەذکارمان هەیە لە شەرعە، طبعا عیلاجەکەشی وەکو لە فەرمودەیە هاتووە کە ئیمامی ترمذی گێڕێتەوە صحیحە، ئەفەرمێ رسول الله صلى الله عليه وسلم فەرمانی پێکردین ئێمە ڕوقیە بکەین لە چاو. عایشە خاتونەی گێڕێتەوە فەرمێ كان رسول الله صلى الله عليه وسلم يأمرنا أن نسترقي من العين. لصحيح مسلم شاهات وام لحظة أفرمي أبم شوي أفرمو للرقية يا بسم الله أرقيك من كل شيء يؤذيك من شر كل نفس أو عين حاسد الله يشفيك بسم الله أرقيك. أما لسنين تلمذيهات بسم الله أرقيك من كل شيء يؤذيك بناوي الله ورقية أكم لهرشتك عزية أداء من شر كل نفس أو عين لشر همو نفسك له همو تشاوبيسيك أو عين حاسد الله يشفيك داوا كم الله شفاد بدا لتشاوي تشاوبيسكان وحسودكان بسم الله أرقيك. طبعا هەندێک لە زانایانە فەرموون 3 جار بیخوێنی، هەندێک گەڵێن 7 جار بیخوێنی، هەندێک گەڵێن 40 جار بیخوێنی ئینشاء الله بە ئیزنی الله لەو چاوپیسی ڕزگارە بێ. ئەمە عیلاجی چاوپیسیە.
بەڵام دوو بابەتی تر هەیە کە ئەویش گرنگە باسیکەین. بابەتی یەکەمیان بریتە لەوەی ئەگەر بتەوێ پێش بگری بە چاوپیسی ئەتوانی بۆ خۆتەم ذیکرە بخوێنی بەسەر ماڵ و مناڵتانە. أعيذك بكلمات الله التامة ومن كل شيطان وهامة ومن كل عين لامة. أما إمام الترمذي جرايتي أو صحيحة وفرمي رسول الله صلى الله عليه وسلم حسن وحسين يقرتوا أي خوين بسري أنا أي فرموا أعيذكما بكلمات الله التامة من كل شيطان وهامة ومن كل عين لامة. انجا أي فرموا إبراهيم عليه السلام أمي بسر إسماعيل وإسحاق أي خوين وأوان بارزراو بون بي لشيطان كانوا لتشاپی سكان بۆیە خوێندنی ئەم ذیکرە بەسەر خۆت و ماڵ و مناڵتە ئیستیفادەیە بێ. بابەتی دووەم کە ماوە باسیکەین ئەویش بریتە لەوەی ئایا چاوپیس گوناحبارە بێ یاخود نا ئەگەر چاو بدە. طبعا ئەگەر بێت و لە حەسوودیەوە بێ چاوپیسیەکەی حەسوودی خۆی یەکێکە لە تاوانە گەورەکان گوناحبارە بێ و ئەگەر بێت و زەرەر بگەێنێ بە بەرامبەرەکەی ئەوە گوناحی زەرەرگەیاندنی بە بەرامبەرەکەشی دێتە سەر. ئەی چۆن ڕزگاری بێ لەم تاوانانە؟ بەوەی کە هەر شتێکی بینی لە برایەکی و معجیبی بوو با بڵێ ما شاء الله تبارك الله وەکو رسول الله صلى الله عليه وسلم خۆیە فەرمێ. أفرمي إذا قال الحاسد تبارك الله ما شاء الله لم يكن لعينه تأثير. أقل كسك تماشایەکی بکاو حەسوودی پێ بەرێ بڵێ ما شاء الله تبارك الله کاریگەری نابێتتر بۆ شێوەیە گوناحباریش نابێت و حەسوودیش وردە وردە لە دڵیا لا چێ چونکە دوعای خێر بۆ کەساکە کە نیعمەتەکەی لێدیوە. بەڵام خۆ ئەگەر بێت و ذیکرە نەخوێنێ و چاوی بدا و بڵێ بەرا ئەوەی هەیە کورە چی هەیە کورە ئەمەنەی هەیە ئەمەنەی هەیە ئەم بابەتانە ئەوە بەڕاستی کارەساتە تاوانبارە بێ وە زەرەریش ئەدا. والحمد لله رب العالمين.